ئەمڕۆ کاتژمێر 11 پێش نیوەڕۆ ئاگادار کراینەوە بە هەبوونی شەڕێک لە بینی دوو جیران لە گەڕەکی بەختیاری شاری سۆران کە بەداخەوە لەم شەڕە کەسێک هاوڵاتیەک گیانی لەدەستدا بە ناوی ئەلیف ئەلف فا کە موالیدی 1940 خانەنشینی پێشمەرگەیە. دەست بەجێ تیمەکانمان پۆلیس و ئاسایش چوون بۆ شوێنی ڕووداوەکەیان کۆنتترۆل کرد و ژمارەیەک گومان لێکراو کە لەم شەڕە بەشدار بوون دەستگیر کراون و ئێستاش لە لامان دەست بەسەرن لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵێنەوەی سۆران خەریکن لێکۆڵێنەوەیان لەگەڵ ئاکرێ وەکو لێکۆڵێنەوەشی سەرەتایی تاکو بگەین بە ڕاستی ڕووداوەکە. لە شەڕەکە بریندار هەبوو، ژمارەیەک بریندار هەبوو، بەس لەخوا بەزیاد بێ دەچیان تیمار کراون و ئیدی هەندێکیشیان ماینە، نزیکەی 7-8 بریندار هەبوو لەم شەڕە. هۆکارەکەی تەمان هۆکارەکەی کە لێکۆڵێنەوە سەرەتاییەکان تەواو بوو ئەوجا ئەگەینە ڕاستی ڕووداوەکە. ئێستا هیچ ڕاستیەکی دەقیقمان نییە بۆی بە ئێوە ڕابگەینن.